لێکەوتەکانی شەڕی ئیسرائیل و حەماس دوای یەک ساڵ. غەزە دوای یەک ساڵ چی بەسەرهات؟ شەڕی وێرانکەری ئیسرائیل و حەماس ساڵێکی بەسەردا تێپەڕی. شەڕێک کە کاریگەری مرۆیی و کۆمەڵایەتی و داڕمانێکی بەربڵاوی ژێرخانی ئابووری لە ماوەی یەک ساڵدا لێکەوتوتەوە. لەم ململانەیە ئیسرائیل و حەماسدا کە لە 7 ئۆکتۆبەری ساڵی 2023 بە هێرشی لە ناکاوی حەماس بۆ سەر باشووری ئیسرائیل دەستی پێکرد، زیاتر لە 42,000 کەس لە خەڵکی فەڵەستین و زیاتر لە 1000 کەسی خەڵکی ئیسرائیل کوژران. ئەمریکا و یەکێتی ئەوروپاش گروپی حەماسیان بە تیرۆریست ناساند. ئەم شەڕە بە کوشندەترین شەڕ بۆ سەر ڕۆژنامەنووسان لە یەک ساڵی ڕابردوودا هەژمار دەکرێت. ئەمە جگەلەوەی قەیرانێکی گەورەی مرۆیی لە کەرتی غەزە لێکەوتوتەوە و مەترسیدارتر لەوانەش ئەوەیە کە ڕۆژهەڵاتی ناوەڕاستی گەیاندۆتە لێواری شەڕێکی فراوان بە شێوەیەک کە تەنیا یەک پڕیشکەی بچووک واتە هەڵەی هەر لایەن و دەسەڵاتێکی ناوچەکە دەتوانێت بۆمبی شەڕی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بتەقێنێتەوە. بێگومان هەموو شەڕ و پێکدادانە سەربازیەکانی وڵاتان و گروپەکان کۆمەڵێک لێکەوتە و زیانی مادی و مرۆیی لێ دەکەوێتەوە. هەر بۆیەش تیوار دوای تێپەڕینی یەک ساڵ بەسەر شەڕی ئیسرائیل و حەماسدا بە گرنگی دەزانێت تیشکێک بخاتە سەر ئامارەکانی ئەم شەڕە لە کەرتی غەزە. بۆیان نوێترین و دوای ئامارەکانی کوژران، برینداربوون، کاولکاری و چەندین ئاماری دیکە ئەم شەڕەتان بۆ دەخەینە ڕوو. ژمارەی کوژراوان. ئیسرائیل دەڵێت لە هێرشەکەی حەماس لە 7 تشرینی یەکەمی ساڵی 2023دا 1139 کەس کوژراون کە 685 هاوڵاتی مەدەنی ئیسرائیلی و 71 کەسی بیانی بوون. بەپێی ئامارە فەرمیەکانی ئیسرائیل لە ئۆپەراسیۆنی زەمینی غەزە کە لە کۆتاییەکانی مانگی تشرینی یەکەمی ساڵی ڕابردوو دەستی پێکرد 346 سەرباز کوژراون. هەروەها ئیسرائیل مەزندە دەکات کە لە ئۆکتۆبەری 2023ەوە زیاتر لە 17,000 ئەنجامی گروپی حەماس لە غەزە کوژراون. هەر لەم پەیوەندیەدا بەرپرسانی وەزارەتی تەندروستی غەزە ئامارێکیان بڵاو کردوتەوە کە ئامارەکە لە ژێر چاودێری حەماسدا بڵاو کراوەتەوە و دەڵێن نزیکەی 42,000 فەڵەستینی لە ئۆپەراسیۆنە سەربازیەکانی ئیسرائیل لە غەزە کوژراون. ئەم ئامارە جیاوازی ناکات لە نێوان خەڵکی سڤیل و ئەنجامانی گروپە توندڕەوەکانی وەک حەماس. راپۆرتەکان ئاماژە بەوە دەکەن کە ژمارەیەکی بەرچاو لەو کەسانەی کوژراون منداڵن و تەمەنیان خوار 18 ساڵە. ڤۆڵکەر تۆرک لە کۆمیساریای باڵای مافەکانی مرۆڤی ڕێکخراوی نەتەوە یەکگرتوەکانەوە لە مانگی نیسانی ساڵی ڕابردوودا ڕایگەاند بوو هەر دەخولێک جارێک لە غەزە منداڵێک دەکوژرێت یان بریندار دەبێت. ئاماژەی بۆش کردبوو کە منداڵان زیاتر لە هەموو کەسێک باجی ئەم شەڕە دەدەن. بەڵام جیاواز لەم ئامارە و بەپێی راپۆرتەکانی نەتەوە یەکگرتوەکان مەزەندە دەکرێت زیاتر لە 10,000 کەس هێشتا لە ژێر داروپەردووی باڵەخانە ڕووخاوەکانی غەزەدا بن و تەرمەکانیان دەرنەهێراوەتەوە. بریندارانی شەڕەکە و ئەو منداڵانەی بەشێکی جەستەیان لەدەستداوە. بەپێی ئەمارەکانی لیژنەی پاراستنی ڕۆژنامەنووسان لە هێرشە زەمینی و ئاسمانیەکانی ئیسرائیل بۆ سەر غەزە زیاتر لە 95,500 کەس بریندار بوون. بە گوێرەیەوە ئامارانەی ڕێکخراوی تەندروستی جیهانی بڵاوی کردوتەوە لانیکەم یەک لە سەرچواری بریندارەکان تووشی برینی قوڵ بوون و زۆرێکیان پێویستیان بە بڕینی ئەندامەکانی جەستەیان وەکو دەست، قۆڵ و قاچ هەیە و بەشێکی دیکەشیان پێویستیان بە چارەسەری تەندروستی تایبەت هەیە. ڕۆژنامەنووسان و ئەنجامانی فریاگوزاریە خێراکان. لیژنەی پاراستنی ڕۆژنامەنووسان ڕایگەاندووە کە 116 ڕۆژنامەنووس و کارمەندی ڕاگەاندن لە نێو 42,000 کوژراوەکەی غەزەدا بوونیان هەیە. هەروەها لیژنەکە دەڵێت لانیکەم 5 ڕۆژنامەنووس ڕاستەوخۆ لەلایەن هێزەکانی ئیسرائیلەوە کراونەتە ئامانج و کوژراون کە بە کوشتنی بە ئەنقەست پۆلێن دەکرێن. بەپێی راپۆرتی ڕێکخراوی نەتەوە یەکگرتووەکان لە ئۆکتۆبەری 2023 تا ئێستا زیاتر لە 250 کارمەند، پەرستار و یاریدەدەری پزیشکیش لە غەزە کوژراون. هێرشەکانی ئیسرائیل و لە ناوبردنی ژێرخانی غەزە. بەپێی راپۆرتی ناوەندی مانگی دەستکردی نەتەوە یەکگرتووەکان نزیکەی 166 پێکهاتەکانی غەزە لە 7 تشرینی یەکەمی 2023ەوە لە ناوچوون. لە باکووری غەزە 34,476 باڵەخانە زیانیان بەرکەوتووە. لە خودی شاری غەزە 46,370 باڵەخانە زیانیان بەرکەوتووە. 17,290 باڵەخانە لە شاری دیرولبەلح لە زیانیان بەرکەوتووە. لە ناوچەی خانیونس 42,175 باڵەخانە زیانیان بەرکەوتووە و لە ناوچەی ڕەفاح 23,467 باڵەخانە زیانیان بەرکەوتووە. برسێتی چڕ لە غەزە. سەرەڕای ئەم ئامارە سەرسوڕهێنەرانەی ڕێکخراوە جیهانیەکان دەربارەی کوژراوان و برینداربووانی شەڕەکە
برسێتی منداڵان و خەڵکی غەزا گرفتێکی دیکەیە کە تەنگی بە خەڵکی و ناوچانە هەڵچنیوە. نزیکەی تەواوی دانیشتوانی کەرتی غەزا واتە لە 96 دانیشتوانی کەرتی غەزا لەگەڵ برسێتی و نەبوونی خۆراکدا دەجەنگن و زیاتر لە 495,000 کەسیش بەهۆی کەمی خۆراکەوە مەترسی برسێتیان لەسرە. پەنابەرانی فەڵەستینی بەپێی ئامارەکانی نەتەوە یەکگرتووەکان تا کۆتایی ساڵی 2023 زیاتر لە 185 دانیشتوانی غەزا واتە زیاتر لە 1,900,000 کەس وەک ئاوارە دەستنیشان کراون. لە ناوبردننی قوتابخانەکان بەپێی خەمڵاندنەکانی ڕێکخراوی نەتەوە یەکگرتووەکان زیاتر لە 150 سەرجەم بیناکانی کەرتی غەزا وێران بوون و 360,000 یەکەی نیشتەجێبوون زیانیان بەرکەوتووە. هەروەها نەتەوە یەکگرتووەکان بە بەکارهێنانی وێنەی مانگی دەستکرد ڕایگەاند کە لانیکەم 53 قوتابخانە لە سەرەتای شەڕەکەوە بە تەواوی خاپور کراون. ئیسرائیل ڕایگەاندووە کە ژێرخانی ڕێکخراوی حەماس و باڵەخانەکانی غەزای کردوتە ئامانج. ئاژانسی ئەسۆشیتد پرێسیش ڕایگەاندووە کە هەڵمەتە سەربازیەکانی ئیسرائیل لە غەزا یەکێکە لە شەڕە کوشندە و وێرانکەرەکانی مێژووی مرۆڤایەتی. هەرچۆنێک بێت شەڕ لە غەزە بەردەوامە و هەنگاوەکانی پارساڵی حەماس نەک هەردەستکەوتێکی ئەوتۆی بۆ فەڵەستینیەکان نەبوو، بەڵکو چەندین وڵاتی تر و ناوچەکەشی بە تەواوی خستۆتە لێواری شەڕێکی وێرانکەرەوە. ئەمە جگەلەوەی زۆربەی سەرکردە و بەرپرسە باڵەکانی حەماس لە فەڵەستین و حیزبوڵڵا لە لوبنان کوژراون.